شایانی باسە یەکێک لە گەورەترین پرۆژەکان کە ئەنجومەنی پەروەردە و بەشی پەروەردە و بانگەوازی کۆمەڵی دادگەری ئەنجامیان داوە پرۆژەی بەهاری دڵانە کە بۆ دوعاکانی قورئانە و تێیدا چەندین کەس ناویان تۆمار کردووە بۆی بەشداری لەم پێشبڕکەیە بکەن کە بڕیارە ڕۆژی جومعە هەینی ساز بکرێت بۆ زانیاری زیاتر لەسەر پرۆژەکە و شێوازی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکە ئەمڕۆ میوانداری سەرپەرشتیاری پرۆژەی قورئان بەهاری دڵانمان کردووە ئەویش دکتۆر محەممەد بامۆکیە مامۆستا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان زۆر سپاسیەوە با سەرەتا پرۆژەکە بناسێنینەوە و لێرە بزانین پرۆژەی بەهاری دڵان چییە؟ پرۆژەکە بە ناوی پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئەو پرۆژەیە کە بە ئینشاءڵڵا ساڵانە دووبارە بێتەوە بۆ یەکەم وەکو لە مسابقەش دوعاکانی قورئانمان داناوە کە نامیلکەیە کە ئەو دوعاکانی قورئان تیا کۆکراوەوە و کۆمەڵی زانیاری تاقیکردنەوەکە لەو نامیلکاکرێ کە بە زمانی کوردی سۆرانی و کوردی بادینانی و بە زمانی عەرەبیش نووسراوە نامیلکەکە بە هەر سێ وەکو لە زمان و لەهەجەکە نووسراوە و ئیتر خەڵک لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان ناویان نووسی وە کتێبەکەیان دەستخست و کڕیویانە ئینشاءڵڵا ڕۆژی هەینی مقەدەری خوای گەورە نەبێ تاقیکردنەوەکە ئەنجامەتی دەشانسا بە دکتۆرگیان وڵا لە یادمە لە کاتی ڕاگانی پرۆژەکە لێرە هاتی باست کرد تقریبەن بەشداربووان چەندێک ناویان نووسیوەوە چەندێکیش کاتیان هەبوو کتێبەکە بخوێنەوە تە خۆیان ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەکە بەپێی زانیاریەکانی ئێمە کە لە شوێنەکانی خۆمان و لە هەموو سنوورەکان کە ئێمە کۆمەڵە زۆنمان هەیە بەپێی مەڵبەندەکان زۆنەکانمان دیاری کردووە ژماری بەشداربووان لە نێوان 75 بۆ 80 هزار بەشدار بوو ئەبێ ئەمە جگەلەوەی کە ئێمە نازانین ئەوەی کە لای ئێمە هەیە کە بە کتێب وەرگرتن و بە ناونووسین بەڵام هەشە مەسلا خۆی چووە لە مەسلا PDFی کتێبەکەی ڕاکێشاوە لە ئەنتەرنێت ئیسینساخی کردووە یا مەسا هەیە زانم خۆی زیرەکە ئیمتیحانە ڕاستە خۆ ناوشتی نەنووسیوە لەوانەیە لەو ڕۆژی ئیمتیحانە چەند هەزار کەسێک بێ ئیمتیحانبانە ناوی هەیە نەکتێبیشی وەرگرتو بە شێوەیەک لە شێوەکانم سا معلوماتەکە مەسلا ئەم خاڵە گرنگەوەتە ئەگەر کەسێک تاسەش ناوی تۆمار نەکرد بێ ڕۆژی پێش تاقیکردنەوەکە بچێتە لە زۆنێک لە زۆنەکانی خۆیان ناو بنووسێ و ئاسایی هەر بۆ قاعەکە بچێتە ژوور و بۆ یاریگاکە بچێتە ژوور کەس ڕێنەخۆ لەوێ نایەن قایمیان پێ بە پێی ناو کێ بەشداریەکە بەشداریەکە بەس چیە و کاتە لە وەرەقەی پرسیارەکانە ناوی خۆی و عنوان و ژمارە تەلەفۆنەکەی نووسێ بۆ یەکە دوایەکە مەسەل لە سەرکەوتوەکان بوو دوایی بزانن ئەم کەسە کێ و بە تەلەفۆن و عنوانەکەی بیدۆزنەوە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ کەسانی کە حەز ئەەکەن ینی بەش بەڵێ ینی هەر کەسێک بەڵام چی ئەو کتێبە لەوانێت تۆزە کاتی بێ بۆی کابرا هیچ نەبێ تۆزە سەعیتیا بکە هەرچەند من بۆ خۆم کە لە لیژنەی پرسیارەکانە بووم پرسیارەکانمان داناوە پرسیارەکان قورس نین بەو شێوە بڵێ زۆر قورس بێ شتی ئاڵۆزی تیاابێ نشتی ئاڵۆزی تیان لە زۆر قورسن و پرسیارەکان هەمووی هەڵبژاردنە یعنی هیچی یەک کەلیمەش نووسینی تیانی چەند پرسیارە بێت پرسیارەکان 50 پرسیار بەڵێ ئەیەکی دووش نمرەی لەسرە کە بکاتە 100 یعنی هەڵبژاردنە هەر پرسیارێک سێ بژاردەی هەیە یەکییان نەخەیتە بازنەوە تەواو هیچ هەر ئەوە نێ زۆر باشە دکتۆر ینی ئێستا کەسانێک ئەڵێن ئەم چەند ڕۆژە باران بۆ کەشوهەوا جۆرێک لە جۆرەکان ساردووە ئێوە ڕۆژێکی گونچاوتان هەڵبژاردووە و لەکوێ تاقیکردنەوەکە ئەنجام بدرێ وەڵای ئێمە بەنسبەت کەشوهەواوە پشتمان بە خەڵکانی شارەزا بەستۆ کە 20 ساڵ ئەزمموی کەشوهەوایان هەیە لەو دایرە ئیشەکەن لەو مەجاالە ئیشەکەن بەپێی پێشبینیەکانی ئەوان و معلومات لە سایتە معتەبەر و باوەڕ پێکراوەکانەوە ئەلێ ڕۆژی پێنجشەممە کە سبەینێ بکە و هەینی باران نابێ ئاسمان هەورە بێ بەڵام باران نابێ بەژێوی ئیتەوە قەدەری خوا شتێکی کەیە شوێنەکانش بە ئەو شوێنانەی کە ژمارەیان زۆرە مەساوکو سلێمانی وەکو هەولێر وەکو هەندێک شواری تر کە ژمارەیەکی زۆرە بە زۆری لە یاریگاکانایە لە یاریگاکانە کە شوێنەکە فراوانە و مەجای زیاترە وابێ خەڵکەش مەخسال نابێت لە پاڵێکا بنەکو دانیشتنی کورسی هەندێک مناسبات تۆزە بینیان هەبێ نێوانیان هەبێ بۆی هەرێکێ بۆ خۆی وەڵام باتەوە لەبەرەو ئاوایم تاقیکردنەکە بۆ جۆرە ئەکرێت زۆرتر لەو شوێنەکە هەلاندێ شوێنشە هەیە لە قاعی داخراواکرێت لاندێ شوێن کە شتانە
دەست نەکەوتووە لە قاعیدا خراوە بەڵام قاعی گەورە کە خەڵکە بگری کاتژمێر چەند دەست پێکات کاتژمێر 2 پاژنیوەڕۆ دکتۆر امتحانەکە مرکزیە و سوالەکانیش هەمووی بەڵێ سوالەکان وەکو سەرەتا عەرزم کردن کتێبەکان بە سۆرانی و بادینی و عەرەبیە سوالەکانش بەم سێ زمانە هەیە هەر سنوور و ناوچێک چەند بەشداربووی هەیە ناوەکەدا بە ئێمە ئەوەنە سوالی بۆ نێرین بە زیاتر بۆ نێری ئێمە ڕۆژی پێشوو تقریبان سوالەکان نێرین بۆی بگاتە شوێنەکە و سوالەکان هەمووی لە زەرفی داخرا و مۆرکراوایە هەروەکو سوالی وێزاری و ئەوانە لە کاتی نەکا لەوێ بێ لیژنەیەکی وەکو بە لیژنە سەرفەکان هەڵبشڕن و سوالەکان تەوزیەکرێت ئەوانەی کە لە شارۆچکە بچووکەکان یاخود تۆزێ لە ناوچە دوورەکانن پێویستە بێنە ئەو شوێنانەی کە ئێوەداتان هەموو شار و شارۆچکەی شوێنی ئیمتیحانی خۆی ناحیە و قەزاکان شوێنی ئیمتیحان لە شوێنی خۆیانەکە ئەمە هەواڵێکی دڵخۆشکارە مەگەر بڵێ کەسێک لە گوندێ لادەیەک ببێتن شارۆچکە ئەگەر نا هەر شوێنێ مرکزێکی ئاوا شارە شارۆچکەیە قەزای هێ ناحەیە لە خۆیان تاقیکردنەوە جا ئێمە لە کاتی تەلەبایەتی مانامیشە چونە لای مامۆستاکانمانەمان و مامۆستا پرسیارەکان چۆنە بێ قورسە ئاسانە ئێمە لە ڕابردووە شێوەی پرسیارەکانشمان بڵاو کردوتو بڵێ یعنی نموزە جوتمان پرسیار ئابەم جۆرە دێتەوە وابزانم تەرکیشی تیا بوو بابەتێکتان کرد لە کتێبەکەیە ینی هەندێک بابەتمانە لە کتێبەکەوتمان ئەمە بۆ ئیمتیحان نایەتەوە بەڵێ ئەوە کامە بوو ئەگەر ئاماژی پێ مەسا حەدیثێکی تیاوە لە فەزلی سوورەتەکانە هەندێک ئەحادیثی تیاوتمانەوە داخڵ نییە ئەوەی کە داخڵە دوعاکانە تەفسیر و ماناکەیەتی مانا وشەیە تەجویدەکەی ئەم چەند بابەتەی زۆر باشە دکتۆر بۆ ڕێگریکردن لە بابەتی ئەمنیەتی تاقیکردنەوەکان بۆی مادام کەسێ هەموو کەسێک بۆی هەیە لەو دقەیان لەو ڕۆژەیە چەند کاتژمێرێک پێش تاقیکردنەوە کە بچێ ناو نووس و بچێتە ژوورەوە بۆی ئامارێکی دەقیقتان لابێەوە دڵنیا بن لەوەی ئەم وەڵامانە با بڵێن ڕاستەخۆ لەوێ دراونەتەوە چ ڕێکارێکتان گرتووەتە بەر بۆی ئەوە بەشداربووەکانی دڵیان من لەوەی نەتیجەکانیان سەلامەتە بێ ویش گرفت وڵای ئێمە وەکو عەرزم کردی ئێمە ئەو سوالانە لای ئێمەیە ئەو سوالانە کە لای ئێمەیە ئێمە مەسلایتر ئەمڕۆ سوالەکان بە پێی شوێنەکان ئەخینە زەرفەوە کەی خینە زەرفەوە نەفەری خۆمان بە تایبەت دێبێ لە سنوورەکان نەفەری تایبەتی خۆمان بێ بیبا بۆ شوێنەکان لەوێ ئەوان خۆیان تەوزیەکانی شتێکی تری تێ نایە وەکو لە غێری ڕێگەی خۆتەوە بڵێ وەڵا کەسێک دەتوانێم سوالانە ببینی وەرەقەی وەڵامدانەوە کەچی ئەوەی هەر ئەو وەرەقە خۆی هەر وەرەقەکە خۆی سوالەکەشی تایە پرسیارە وەرەقە خۆی جواب دێت پێوەگەڕێتەوە هەر لەسەر خۆی جواب دێتەوە هەر ئەو وەرەقە کە سوالەکە چاپ کراوە مەسەلا 50 سوال نیە لە وەرەقەیەکی ئەم دیوتی وایە هەڵە نەبم ئەم 50 سوالە یەکسەر ڕاست و هەڵە لە بەردەمی خۆیەتی بیخەرەقەوس و یەکسەر سێ بژاردە لە بەردەمێتی بیخەرەقەوس و هەر لە شوێنی خۆیان لە ناو وەرەقەکە خۆیان بەس ناونووسینی خۆتیوێ ناوی خۆت و ژمارەی تەلەفۆن و شارەکەت ئافرەتە یا پیاوە کوڕە یا کچە تەواو ئیتر هەر عینی وەرەقە تەسلیمەکرێتەوە کە سوالەکەی زۆر باشە کەواتە ئێوە ئامادەکاریتان کردو بۆی کە کۆمەڵێک چاودێردا بنێن و لە هەموو شارۆچکەکان کۆمەڵێک ئیجراعات کە لە هەر سنوورەکە بکرێت کردومان مەسەلا خزمەت گوزاری چاودێر ڕاگەاندن و وەکوڵێ تەختێکردنی سەرپەرشتیارێک لەو کەس هەر سنوورێک سەرپەرشتیارێکی هەیە هەر شارێک هەر شارۆچکەیەک وە پەیوەندی ڕاستە خۆشیان لەگەڵ ئێمە هەیە و ئێمە بە دوو سێشەوە گروپمان هەیە بۆ بینانە مەسا گروپێکمانەیە سەرپەرشتیاری هەموو شار و شارۆچکەکانی تایە ئەو برایەکمان سەرپەرشتیەکە و لە ڕووی ئیداری و ئەوە گروپێکی ترمان هەیە کە مەسوولی هەموو بەقولە زۆنەکانی تایە ئەوەش جۆرێکی ترە برایەکی ترمان هەیە مەسوولە لە کارە ئیعلامی و ڕاگەیاندنەکان لە بەشی ئیعلامی و ڕاگەیاندنەکەی ئەنجا هەرچی پێویستیاتی شێ مەسا ئێمە ئەو کەسانە پێشا جەلسەیەکمان کردووە کۆمەڵێک ڕێنماییمان بۆ ناردوون کە کار لەسەر ئەم ڕێنمایانە بکەن ئەو ڕۆژی ئیمتیحانە زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆر بەس وەڵام ئەچمەوە سەر خاڵی ئەوەی ژمارەی بەشداربووان 75,000 بەشدار بوو نا قەناعەت مواتان ینی 80 بەرەو ژووریش ئەچێ بەڵام 80 ئێمە بۆیڵێن کە ئێمە کتێبمان چاپ کردو مەسە ئێمە هەمووشی بۆ نمونە کتێبی سۆرانیەکەمان 6,000 چاپ کردووە ئەم 6,000 من بە دقیقی معلوماتی مەڵبەندەکان بۆیان نەهێنامەوە ئەخیرن بەڵام زۆر بە کەمی کتێب ماوەتەوە لەوێ لای ئێمە ژمارەێکی کەم کتێب ماوەتەوە
مەسەلا بادینیەکە بە دوو وەجبە دەوری لەوە چێ 12,000 چاپ کردووە. عەرەبیەکە حدودی 4,000 کتێب چاپ کراوە. جگە لەوە گوتم ئەمە ئەبێت و حسیبەوەکی ئەم ژمارە نییە، چونکە ماڵی وایە 3 کەس بەشداری کردو یەک کتێبی. وەش ڕاستە. هی وایە وەکوتم خۆی لە ئەنتەرنێت و پی-دی-ئێفەکەمان دابەزاندووە بە تایبەتی عەرەبەکان ئەوەی کە عەرەبیە مەسا خەڵکە بۆ خۆی ڕایکێشاوە لە ئەنتەرنێت و ئەنجا وەکوتم خەڵکی تر هەیە لەسەر کتێبیەکێکی ئیسینساخی کردووە، کتێبێکی هێناو ئیسینساخی کردووە. لەبەر ئەو شتانە هەیە، بەڵام ئەوەی کە بە معلوماتی سەرچاوە و کتێب و ناونووسین ئێمە ناونووسینیشێت، چونکە هەر کەسێک کتێبی کردووە ناویان نووسیوە ژمارە تەلەفۆنیان نووسیوە لە مەڵبەندەکان سەبن. ئەمشەو زۆر دڵم خۆش بوو برایەک لە یەکێک لەم شارۆچکانوتی ئەمشەو ئێمە پەیوەندیمان بە 700 کەسەوە کردووە بە مەجموعەیە کەس بۆی ئەوە بەیانی ڕۆژی هەینی ئیمتیحانەنی ئەمەشمانێکە بێ خەڵکە ئاگادار کرێتەوە بۆی خەڵک مشکلەی بۆ دروست نەبێ کوێ یا ئیمتیحانەکە لەکوێ ئەو شارەی ئەو اینجا ڕیکلام کراوە بۆی کواکو هەر شارێ هەر سنوورێ ئیمتیحانەکە لەکوێ لە چ قاعەیەکە لە چ ساحە و یاریگایەکە سەعات چەنە بۆی نییە کەس هیچ مشکلەیەکی نەبێ بۆ ئیمتیحانکردن و شوێنی ئیمتیحانەکە و کاتی ئیمتیحانەکە. با بڵێن 8,000 ڕەنگە زیاتریش بێ 8,000 هاونیشتیمانی لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەشداری تاقیکردنەوەکەن. ئەوە هیچ هەر زۆر دڵخۆشکەر ئەم هەواڵە، بەڵام ئیدارەدان و تەسیحکردنی 8,000 وڵای ئێمە ستافی گەورەی بۆ دروستەکەین و ستافی جۆر بە جۆر یەکەم ئەو 8,000 بێ جەناب دۆکو ئیشارەتم پێکرد 3 زمانە، 2 لەهجە و زمانێکە، یعنی عەرەبیەک و 2 لەهجەی کوردیە. ئەوە یەک. پاشانیش ئێمە وەکو سوالەکان وەکو عەرزم کردن ئاوا بە هەڵبژاردنەوە سەهلە، تەسیحەکەیشی سەهلە، چونکە ئێمە تەسیحەکەش نوسخەی سوالە جوابە ڕاستەکەمان لە وەرەقەیەکان نووسیوە، یەکسەر کابراسی وەرەقەکە زانم جوابە ڕاستە یان نا، یعنی زۆر شەرحیات نییە و بیخوێنێتەوە ئەوانە هەر سێری کازانە جوابەکە ڕاستە یان نا. ئەوە یەک. 2 ئێمە ستافی گەورەی بۆ دروستەکەین، یعنی چەندین ستافی بۆ دروستەکەین بقولە بە چەند وەجبە بۆی هەر مەجموعەیەکی بەشێکی لێ تەسیحەکە. لەبەرەوە جوابەکان دیارە و نەموزەجی جوابە سەحیحەکان دیارە، لەبەر تەسیحەکەی سەهلە بێ. ئەوە یەک. ئیترەکە تۆزێم کاتیش بخایەنە خۆ خەڵکە نابێ پەلەی بێ، کاتێکیش بخایەنە خەڵکیش نابێ پەلەی بێ، امتحانێکی وا گەورە و بەشدارێکی وا زۆر و ئەنجا ئێمە بەڕاستی بێ زۆر دیقەتی تیا بکەین، زۆر وردەکاری تیا بکەین، ینی دڵنیابین لەوەی کواکو هیچ خەلەلێک ڕوونەدا. لەبەرەوە بەو شێوەش پەلەشی لێ ناکەین زۆر پەلەش، بەڵام ئیشاڵا کاتی زۆریش ناخایێنێ. باشە هەمومانە بینین کە پێشوازێکی گەوری لێکراوە، سپاس بۆخوای گەورە و ئومێدێکی باشمان هەیە بە بەشداربووان. بابزانین ئەو خەڵاتانە چین بێژگەلەوەی کەمە پاداشتێکی بۆ قیامەت هەیە و هەستێکی معنەوی هەیە، بەڵام ئێوە کۆمەڵی خەڵاتیشتان بۆ داناوە. بابزانین خەڵاتەکان چین؟ بەڵام من پێشەوە بێ مەسەر خەڵاتەکان حەزەکەم ئەو قسەی دووهەمی جەنابەت بکەم کە ئەوەیە ئێمە هەدەفی ڕئیسیمان ئامانجی ڕئیسیمان لەم مسابقە و پێشبڕکێیە ئەوەیە خەڵک بگەڕێتەوە بۆ لای قورئان، ئیهتیمام بە قورئان بدا، گرنگی بە قورئان بدا، لە ڕووی خوێندنەوەی فێربوونی کارپێکردنی ژیان لەگەڵ قورئانە، ئاوێتەبوون و تێکەڵبوون لەگەڵ قورئانە. ئەم هەدەفی سەرەکی ئێمەیە. هەدەفی دووەمیش ئینسان هەر وایە، سروشتی مرۆڤ وایە، هەر شتێک تەرغیب و تەرهیبی تیاوێ زیاتر لەگەڵی تەعاملەکە. ئەوەتە مەسا موسڵمان کە لە دنیا خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ تاقیکردنەوە دروستی کردووە، بەڵام لەو سەرۆ بەهەشت و دۆزەخی داناوە. لە بەهشتەکە دەرەجاتی داناوە، لە حەدیث صەحیحا بەهشت 100 پلەیە، هەر بینی پلەیەک بۆ پلەیەکی تر بینی نێوان و ئەرز و ئاسمانە. ئێوەش خۆ هەر بۆ هاندانی خەڵکەکەی. هەدیەکانی ئێمەش بەم جۆرەیە. هەدیەکەمان سیارێکی سەنی 0 کیلۆمەترە، دو ئەوە 15 گەشتی عومرەیە، دو ئەوە هەڵەنە 150 خەڵاتی شایستەیە. ئابۆ جۆرانەیە وەلەوانەیە شتی کەشی تیاابێ مەسلا، بەڵام ئێمە ئێستا ئەوەندەی ئەڵین لەوانەیە لە کاتی نەکا شتی کەش هەبێ. دەرفەتمەوە ئەگەر خێرخوازێک بێ خەڵاتەکان زیاد بکات؟ بەڵێ بەڵێ، نەک ئێستا لە کاتی خوێندنەوەی نەتیجەکانی ینی دەرەجە و نمرەکانە کە دیاری یەکەمەکان دیاریەکرێ، تا ئەو کاتش ئێمە بەرنامەمان هەیە. لەو کاتەشە خەڵک مەستا 5 عومرەمان باتێ، ئێمە
ئالێتێکدا ئەنین بۆی ئەو پێنج عمرش چۆن لەوێت تەوزیعکەی هەنێ لە کاتی دیاریکردنی یەکەم و دووەم و سێم با بڵێن بەدی سێمی ئەنی بەدای بڵێن ئێمە هینەکەی خۆمان نەخوێنین لەوانەیە ئێمە بڵێن یەکەم بخوێنینەوە کە سیارەکەی ئەو بۆ برایەک بۆ خوشکێک دەرەچی لەو کاتە نەفرێک بڵێ من عمرەیەکەدەم بڵێ دوو عمرەدەم ئێمە ڕێوشوێنمان دیاریەکەین ئەو دوو عمرش چۆن لەوێ بەرکێ بکەی و چۆنی تەوزیعکەی ئینشاءالله سەرکەوتوو بن وڵا بەدڵنیایە و بەس کاکتۆر ینی تاقیکردنەوەکە لە مانگی ڕەمەزانە ئیشەڵا نەتیجەکەش و خەڵاتانە ژارکەوێتە مانگی ڕەمەزانەوە شتێکی خۆشە بێ بەڵام تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگی قورئانە هیچ پرۆژەیەکی پێشوەختەتان نییە یاخود هەوڵتان نەیابوو لە ڕەمەزانی شتێکی تایبەت هەبێ پێوەست بە ڕەمەزانەوە وڵای ئێمە تۆزێک ئەم کات قەلاقی لە کاتەکە مەشغوڵێکی نەگەرنا ئێمە بەرنامەمان هەبوو ئەگەر ئەمەش نەبێ ئێمە هەر بەرنامەمان هەیە لە نێوان ئەم مسابقە بۆ مسابقەکەی هەندێک مسابقەی تشتی تر لەو بەینا بکەین بەڵام ئێستا بۆ ڕەمەزان حالیان لەوە شتێکمان بەپەلە نەکرد ینی ئێستا لە ڕەمەزانە ڕایگەیەنی بەڵام ئەوکو بڵێ خوشکبرانانی ترمان کردویانە لە ئۆرگانەکانی تر لەمەسا لە قوتابیان و لە شوێنەکانی تر مسابقەیان کردو مسابقەکانش ئەوەنە زۆریش نەبێ هی وایە گلەی لەوە کاڵێ ئەوەنە مسابقەکان زۆر فریای ناکەم سەیان بۆ بکەمەوە نزیکە بنەوە لە یەک و ئەوەش کەواتە بە لێرە باز لە گرنگی ئەم جۆرە پرۆژانە بکەین کە یعنی دەبینین چەندین پرۆژە کراوە و بە تایبەتیش ئەم پرۆژەی بەڕێستان کە تەرکیزی کردوتە سەر دوعا قورئانەکان چۆن بوو ئەمەتان هەڵبژار جیاواز لە بابەتەکانی ئێمە کۆبوونەوەکمان کرد و ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری کە ئەمە نوێنەری هەموو سنوورەکانی تایە لەوێ برایەک تەرحی کەوتی وەڵام من پێم باشە مسابقەی سەرتاسەری بکەین لە هەرێمی کوردستانە دەیدەی چی بێ ئێمە هاتینە سەرەوە بواری مسابقەکە ئێمە لە مەجاری قورئانە لە دەور قورئان بسوڕێت بۆیە ئێمە بۆ جارەکانی کێش هەر لێرە و بە بینەرانی بەڕێزی شەڵێم ئێمە هەر لە مەجاری قورئانە مسابقەکان پرۆژەکەمان ناوی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لەسەر قورئان و بابەتەکانی قورئان و مەوزوعاتی قورئان و ئەو شتانەی کە پەیوەندی بە قورئان هەیە گرنگیەکەشی ئەوەیە کە لەسەرتا عازمکردنیانی بۆی موسڵمانان بە پیا و ئافرەتیان و بە کچان و بە کوڕانەوە بگەڕێنەوە سەرەوەی بە هەموو شێوەیەک بایەخ بە قورئان بدرێت بە هەموو شێوە گرنگی بە قورئان بدرێت بە لەبەرکردنی بە خوێندنەوەی جوان خوێندنەوەی بە تێگەشتنی بە کارپێکردنی بە پەروەردەکردنی مناڵ و گەنجولاوەکان لەسەر خۆشەویستی قورئان ئێسانی من بۆ خۆم مەسا مناڵ بووم بیرم دێ لە یا شش ئیبتیدایا بوو بمێ ئاوا لە یەکی متەوەستا لە هەڵەبجە مسابقە ئەکرا زمانی حکومەتی عێراقی کۆن لە مزگەوتەکانە لە هەر شارێکا چەند مزگەوتێکە هاوینان دەورەی قورئان خوێندنیانە کردو فێربوونی قورئان و لەبەرکردنی قورئان لە کۆتایی هاوینە دەورەی سەیفیان پێوت لە کۆتایی سێمانی پشووەکە ئیمتیحانیانە کردی هەم لە خوێندنەوە هەم لە بەرکردن هەر کەسێ جزمێکی لەبەرکردایە 10 دیناریان دای 10 دینار زۆر بۆ کاتە لە هەفتاکانە ڕاستە من بیرم دێ من دوو جزم لەبەر مەسا 20 دینارم وەرگر لە خوێندنەوەکەشا دووهەم بووم لەوەشا کراسێکیانە یعنی من ئێسش لە بیرمانی ئەوە شتێکی خۆشە مناڵ کە لە بیر ناچێت دەتەسەور کە ئەگەر ئەو جۆرە مسابقانە و ئەو جۆرە دەورات و خولانە بەردەوام بووایە و ئێمەش بەشداریمان بکردای هەموو قورئانمان لەبەرە کرد بەبێەوە قورسیش بووایە لەسەرمان یعنی لەو تەمەنا مناڵ توانای زۆرە توانای لەبەرکردنی زۆرە ئێسش یعنی ئەم پرۆژان ئەتوانرێ وای لێ بکرێ هەموو تەمەنێکیش ئەتوانێت بەژاری بکە ئەمە ئێمە وا بوو ئەم مسابقە یەکەمان ئەم دوعاکانی قورئان تایبەتمان نەکردو بە هیچ تەمەن و چین و توێژە کوتمانە هەموو موسڵمانان هەتا ڕۆژێک خوشکێک تەلەفۆنی کردی مامۆستا ئێمە نەزەموتی کوڕێکمانێک کچێکمانێت تەمەنی 9 ساڵە توانێت بەشداری بکە مشت وڵای ئەگەر بتوانێت شتەکە بزانێ و شارەزای بێتی وەڵام مەسە زۆر زیرەکە لە مەکتەبە یەکەمە وەڵا بەئاس زۆر بە احتیادیە توانێت هیچ ڕێگرێک نییە لە گەورەترین تەمەن و تا بچووکترین تەمەن لە پیاوە تا ئافرەت لە هەموو کەسێک دەتوانێت بەشداری بکە یعنی ڕێگر لەبەری بەردەمی کەسانیە بەشداری بکە ئەم جارە و بۆ ئەم مسابقە یاخوا دەستان خۆش دکتۆر کەواتە دیسانەوە کۆمەڵێک خاڵ هەیە و بیری بینەرانی بێنینەوە ڕۆژی جومعە دووەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان دوی پاژنیوەڕۆ هەر شارێ بۆ خۆی شوێنەکەی دیاریکراوە بڕوا معلوماتی شوێنی تاقیکردنەوەی خۆی بزانێ هەر شار و شارۆچکەیە امتحانەکە مەرکەزیە یەک کات 50 پرسیارە هەڵبژاردنە بەڵێ هەڵبژاردنە تەرکیتیانە نووسینیشیتیانەوە پرسیاریش ڕشتی
نە لە شتی ئاڵۆزە هاتووە نە لە شتی وردا هاتووە مەسا من شەو خوشکێک پرسیاری کوتی مامۆستا وشەیەک هەیە ئەسێکە و خەڵکەوە ئەلحەمداوانە ورد سەعیان کردو تی وشەیەک هەیە لە دوو شوێنی دوو سوورەتە هاتووە بە دوو معنا ئەوە چی بکەین منشتم خوشکم ئەو مشکلە ڕوونادا لەو پرسیانە ئێمە وتی بۆ وتم ئێمە ئەو وشە هێنابێتمان لە هەر سوورەتێکیانمان هێنابێتەوە سێ بژاردەمانداوێت یەکیان ڕاستە تۆ ئەو دوانەی تیانێت تۆ نەزانی هەردووکیان بنووسی دائما هەموو شتێک کە معناکرێت سێ معنای بۆ دایری کراوە لەو سێ معنا یەک معنایان ڕاستە دوانیان ڕاستن لەبەرەوە ئەگەر وشەیەک لە سێ شوێنیشە بە سێ معنای جیا هاتبێ تۆ لە سوالەکانە ئیشکالی بۆ دروست نابێت هەر یەک معنایان ڕاست هەر یەک معنایان ڕاست زۆر باشە دکتۆر لەو دەرفەتەی مامانە بەڕاستی ئەم دەرفەتەش بەکار بێنین باسمان لەوە کرد ئۆتۆمۆبیلێک کرێتە خەڵات و چەند ئەمرەیەک و کۆمەڵێک ڕەنگە ئامێری زیرەک و مۆبایل و کتێب و إلى آخره وڵی نەکەشم دەبێت چ مۆبایلەکان چل مۆبایلیش لە مانگی پیرۆزی ڕەمەزانین خەڵکی خێر و خێراتێکی زۆرەکە ماشەڵڵا یعنی کوردستان بەڕاستی خەڵکێکی زۆرە بینی لە مانگی ڕەمەزانە خێرەکە بالێرەوە بانگەوازێ بکەین ها دکتۆر ڕکلامی بکەین لە مانگی ڕەمەزانە بەشکم دامرەیەکی تر هەر موسڵمانی هەر سەد مۆبایلێکی ترمان بۆ زیاو بێ هەرچیمان بووەکە ئێمە زۆر مەمنونیانە بین و دەستخۆشیان لێکن دوای خێران بۆ مامۆستا خێرەکەشی لە چیە بۆ نمونە کەسێک ئەم دوعایە لەبەر کە ئەکید پاداشتەکەش یەگەڕێتەوە بۆ خێرخوازانە يعني بس لا بيغمر إخوة حديث صحيح كبخاري مسلم روايتان كتبوا فرمي خيركم من تعلم القرآن وعلم ولا رواية فرمي أفضلكم شاكترين وباشترين وخيرترين كذا إيوه أوي في القرآن بيو خلقش فيركا دائما وكو شخص أكف أبيت قطابي وأبيت ماموسا هر کسی کش بپاره و بدعم و بهاندان اما بکا إن شاء الله وجره يقريتو لواني أما زورت بكاين وكنت أو نموني من جرامو يعني بهزارة من لواني بجداري بكاتو خلاتي دياري كيبو لبركني فلان السورة تيربوني فلان الجزم خاطر دكتور قلت بيسمع برسالة كم والله ما كيف مني ودس كوتو بلام طلع من سرنجة جنجك بياوك مسلمانك خانمك باريه بي خوش $100 $1000 بعمريك جارمتيه وبدا بلام بلا ما تخيرك مدسكيه لكاتك ام بروجيا بۆ فێربوونی دوعا قورئانیەکانە و بەڕێزت هەم زانایەکی عینیت هەمیش دکتۆرا لە زانستە ئیسلامیەکان هەیە چی بۆ خەڵکێڵ ێرە خێری دەستێکەوە ئێستا بێت $1000 بخاتە ناو پرۆژەکەی و بیدەنە چوار خەڵات وڵی کاتی خۆی عولەما فەرمیان حتا فێربوونی عیلم لە نوێژی سونەت گەورەترە بۆ چونکە تۆ زانایەک لە شوێنێکا بۆ بێتە چرایەک و بێتە گوڵۆپێک و بێتە ڕۆشنایەک بۆ خەڵکەکە بەڵام نەفەری نوێژی سونەتکە هەر ئیسفادەی بۆ خۆی شەو نوێژکە هەر ئیسفادەی بۆ خۆی بەڵام زانایەک کە جاری وای لە وڵاتێکا دروست بووە وڵاتێکی ئاوادان کردوتو سەدان مامۆسای پێگەیاندوو یعنی من بەڕاستی نەفەری قسەیەکی کە جاری لە یوتیوب بینیم زۆر سەرنجی ڕاکێشام پیاوێکی مامۆسایەکی ئێرانی بوتی من چوون بۆ شارێکی تر کە هین نین یعنی کورد نین و فارسیش نین نازانمتی چین لەوەچوو تورکمان بن تورکمان سەحرای پێوترێ وتی کە چوم لە شارەکە ئاگەڕام زۆر ڕێزیان لێن بە جلی کوردیوە کوڕێکمان بردبوو لەوێ بخوێنێ وتی تر چوم مامۆسای گەورەی شارەکەم بینا وتم مامۆسا من زۆر سەرمسڵمە ئەم خەڵکە زۆر ڕێزیان لە ئێمە گرت بەم جدانەوە نامان ناسن ئێمە خەڵکی وڵاتە نین غەریبین تی کورد زۆر چاکیان بەسەر میلەتی ئێمەوە هەیە لەم تورکمان سەحرا کاتی خۆی نەفرێکی ئێمە لەم وڵاتە دین ئاوا نەبووە زۆر دین غەریب بووە زۆر خەڵک ئیلتیزامی کەم بووە زۆر ئاشنای و شارەزای لە دین کەم بووە نەفرێک لێرەوە ڕۆشتووە خەوێکی بینیەوە بە پێغەمبەر سڵسم لێرەوە توێتی بڕۆ لە کوردستان فێری عیلم و زانست بە هاتووە بۆ کوردستان هاتووە بۆ بیارە لە خانەقای بیارە لەوێ مامۆسا و شتی باشی لێ بۆ فێری عیلم و زانست بۆ خۆی و ماڵ و مناڵیە ناو چەند ساڵێکی باش لێرە بوو تا تەواو بووەتە عالم گەڕاوەتەوە وتی ئێستا ئەم هەموو خەڵکەی بینی هەمووی خوێنەوارە و هەمووی شارەزای و مەلای زۆری لێ و تەڵەبەی عیلمی زۆری لێ و قورئان خوێنی زۆری هەمووی بەرهەمی و مامۆسا وتی من کەیسا بە حساب ڕئیسی عولەمای ئەم شارەم یەکێکم لە تەلەبەکانی و مامۆسا جایی و لەو شارە هەرچی مناڵتە بینە قورئانە خوێنێ بە سەدان و بە هەزاران مناڵتە بینی کڵاوی سپی لەسەرا بوو خەریکی قورئان و دەوری قورئان ومانە بوو ها عیلم چۆنە یەک نمونەی جوان دنیا ئاوادانەکات یعنی تۆ تەسەوور کە ئەم پرۆژەی ئێمە گەر خەڵک مسلمانان خێرخوازان ساڵانە هاوکارمان بن یعنی ئێمە ئەتوانین ساڵانە ژمارەیەکی زۆر خەڵک فێری قورئان بکەین فێری ئیتیمان بە قورئانی بکەین لەبەری بکە مانای بزانێ
کاری پێ بکە دیراسە و لێکۆڵینەوەی لەسەر بکات چونکە ئێمە تۆ بەردەوام چوی ئەم پرۆژە بەردەوام بوو ساڵ بە ساڵ شتی تازەی لێ پێیابی. دەست خۆش بێ دکتۆر گیان ینی خێرۆمەنانیش بزانن کە هاوکاری ئەمانەکەن بەخوا پارەکە ناچێتە گیرفانی ئەکسرە درێتە گەنجێکی جوان مناڵێکی جوان کە قورعان لە بەرەکە دەدرێتە چەند خەڵاتێک و دەدرێت بەوان ئەمە دنیاوی شەڵاو دڵم ڕۆشنە نازانم من بەم بەیانە کەسێک بیاوێ بڵێ من بەشدارە بم بە ئەو نەخەڵات خۆ لە کوردستان چۆن بگاتە لاتان یاخود لە ژمارە تەلەفۆن لەوەی پێشووی ڕێکلامەکە هەبوو کە ژمارە تەلەفۆنی من و چەند برایەکی تر بەتایبەتی من و مامۆسایەکی تر دانرا بوو جەنابیشتان توانن کە هینیان کرد ژمارە تەلەفۆنەکانی ئێمە بدەن بە هەر کەسێک کە ئەگەر ویستیان ئێمە لە خزمەتیان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد باوەکی سەرپەرشتیاری پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئومێد دەکەین تاقیکردنەوەکە بە شازێکی باش بەڕێ و بچێ ئێوەش بتوانن بەشدار بن و ئینشاءالله نەتیجەکەی ببینەوە. زۆر سپاسی یەکەم خوا پاداشتان باتۆ زۆر مەمنونین. زۆر سپاسی کەناڵی پەیام و کەناڵی بانگەوازەکەین باقی کەناڵەکانی تری کۆمەڵی دادگەری کە لەم مسابقە و پرۆژەیە هاوکارمان بوون هاوکارێکی باش بوون خوای گەورە پاداشیان باتۆ و خێر و بەرەکەت بکاتە ئیش و کاریانەوە. ئامین ئینشاءالله. سپاس.